بسم الله الرحمن الرحيم. المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض، يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله، أولئك سيرحمهم الله، إن الله عزيز حكيم. صدق الله العظيم. ئامادەبوانی خۆشەویست ئەندامانی کۆنگرەی هەشتەمی یەکگرتووی خوشکانی ئیسلامی، السلام علیکم ورحمة الله. سەرەتا پێم خۆشە ئەمڕۆ کە 25 دوانزەیە کە ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو بەشەریەت و ڕۆژی موعجزەیەکی گەورەیە کە لەسەر دەستی ئافرەتێک بە گەورەی خۆی خوای پەروەردگار بەبێ باوک لەو ئافرەتە گەورەیە مناڵێکی پێغەمبەرێکی هێنایە بەرهەم، ڕۆژی مەریەمە سەلامی خوای لەسەر بێ. لێرەوە درود بۆ مەریەمی عەزرا، درود بۆ عیسای پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام، درود و سوپاس و سڵاویش بۆ ئێوەی خۆشەویست کە بۆنەی کۆنگرەکەتان پیرۆزە. بەڕێزان، لەکوێوە دەست پێ بکەین؟ کۆنگرەتان لە کاتێکایە کە مەینەتیەکان دەستیان داوەتە یەک، ملیان کردو بەسەر یەکە بە شێوەی جۆراوجۆر، زەحمەتی جۆر، تەنانەت بارانی ڕەحمەت بوو بە زەحمەت بۆ براو خوشکانی هەولێرمان، نازانی چی تریش بەڕێوەیە. گەنجانمان لەسەر سنوورەکانی بەلاڕووسیا لە دەریای ئیجا ئەزانین کە ڕۆژانە چاوەڕێی مەیتیانین، تەنانەت ئەگەر مەیتەکان جەنازەکان بێنەوە شتێکی گەورەیە بە دەستکەوتی ئەزانن. میلەتی ئێمە لەو ئاسایە، حاڵی گەلی ئێمە لەو ئاسایە. بەداخۆ لە وەصفی حاڵی واقعی هەرێمی کوردستان هەرچی بڵێن ڕەنگە خۆتان هەمووی ئەزانن، پێویست بە دووبارەکردنەوە ناکە. بەڵام جێی داخە کە ئەم هەرێمەی ئێمە پاش شۆڕشێکی درێژ و پاش خەباتێکی فراوان بەم ئەنجامە گەیشت، لەسەر دەستی نوخبەیەک کە ساڵانێک بە پاڵەوان ناسران، خۆشەویست و قارەمان ئەناسران، بەڵام ئەمڕۆ ڕووی خیتاب، ڕووی گلەیی، بەڵکو ڕووی ئیتیهام و تۆمەت ئەخرێتە سەریان. سەر نەکەوتن لە ئیدارەی وڵاتە، سەر نەکەوتن لە ئیدارەی حکومڕانیە، سەر نەکەوتن لە پاراستنی دروشمی کوردایەتیە، سەر نەکەوتن لە بەڕێوەبردنی وڵاتە. بەداخەوە لەوە خراپتر ئەوەیە کە بەردەوام پینەوپەڕۆوە کرێ، بەردەوام پاساوە هێنرێتەوە، بەردەوام ڕەخنەگر یا بەرهەڵسکار یا ئەو کەسەی لەگەڵیان نەبێ متتەهەم ئەکرێ، ئەگەر بۆیان بکرێ دووچاری سزا ئەکرێ. گرفتاریەکی گەورەیە، ناخۆشە، دووکەڵی بە چاوی هەمومان ناچووە و ئاواتمان بۆ نەخواستووە و نەشمان ویستوە وا دەرچێ. نەمان ویستوە ئەم هەرێمە حاڵەتی سیاسی و ئیداری ئەم هەرێمە بگاتە ئەم ئاستە.
هەموو لایەک ئەزانن کە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر کۆشاوین بۆ ئەوەی کە پێکەوە بوون ئیسلاح و چاکسازی ڕێخستنەوەی کاروبار ڕاماڵینی گرفت و کێشەکان ئەنجام بدرێ لە جیاتی ئەوەی بەربینەیەک لە جیاتی ئەوەی سەر بکەین بە دەست بکەین بە پشتێنی ناحەزان و خەڵکی ترە تەنازل بۆ برایەتی بۆ یەکتری بکەین پێکەوە تەکبیری حاڵ بکەین بەداخەوە تا ئێستش وەکو خۆیەتی نەکرا تەحەدیات و کێشەی زۆر و زەبەنا بەردەمی هەرێمی کوردستانی گرتووە بەڵام بێمنەتی و گوێنەان و ئامادەبوونی تۆمەتی ئامادەکراو لە بەرامبەرەوە بەردەوامە بەداخەوە بێمنەتی گەیشتوتە ئاسێک کە لە کاتێکا لافا و ڕاستە حاڵەتێکی سروشتیە بەڵام هۆکارەکانی کەم تەرخەمیەکان ئەخوازەیەکە بەلای کەم خەڵک لە وڵاتان حیداد و تەعزیە ئیعلانەکە بەڵام لە هەمان کاتا لای ئێمە ئاهەنگە و مسابقەیە لە دهۆک و لە سلێمانیەوە چێبرچەیەکەن پەلەیانە کە کامیان ئاهەنگی زۆرتر پەسەندتر لای خەڵکی بێگانە ئەنجام بە ئەمە شەرمەزاریە ئەمە بێمنەتیەکە لە ئاسێکی زۆر خراپایە دەسەڵات خۆی هێلەکە لەم حەقیقەتە خراپە ملەتی ئێمە ملەتێکی ئاشتیخوازە ملەتێکی خێرخوازە ئەیبینین وەکو ئەزانین لە کارەساتی هەولێر بینیمان ئاشتیخوازی و خێرخوازی خەڵک بەڵام ئەوەش سەبریش حدودی هەیە ئەوەش سنوورێکی هەیە نابێ ئەوەندە بێمنەت بن بەڕێزان ئێمە لە کۆنگرەی خوشکانین کۆنگرەی خوشکان لای ئێمە خوشکانی ئێمە کە جێگای شانازی و سەروەری کاروانی یەکگرتوون توانیان ئیشی گەورە بکەن لە 27 ساڵی تەمەنی ئەم ڕێکخراوە کۆمەڵێک کاری گەورەی نەوعیان کرد ئافرەتیان لە قاچاقی و لە ماڵەوە هێنایە دەر بە حورمەتەوە نەکێنانە دەرێک بۆ کاسبیکردن بەسەر شەرەف و حورمەتیەوە بەڵکو بە حورمەتەوە ئافرەت هاتە دەر هاتە ناو ئیشی سیاسی ئیشی حیزبی ئیشی کۆمەڵایەتی ئیشی اختصاص و سپۆڕی خۆی کە ئەمە کارێکی گەورە بوو شەرعاندنی ئەمە و زات شکاندن لەم بابە تەنانەت لە ناو ئیسلامیە لە ناو کۆمەڵگەیەکی موسڵمانە ئاسان نەبوو ئەو مبادرەیە ئەو جورئەتە یەکگرتووی ئیسلامی ئەنجامیدا و ئەوەی کارەکتەری ئەم هەڵمەتە بوو یەکگرتووی خوشکانی ئیسلامی بوو بۆیە خوشکانی ئێمە کارێکی گەورەیان کرد جێگای شانازیە و هەموو ئەو خوشکانەی کە لە سەرەتاوە تا ئەمڕۆ لەم کاروانی حازرکردن و ئامادەبوونی خوشکان ئافرەت لە کۆمەلگا لە کایەکانی کۆمەلگا ئەو شانازیان پێبراوە دەیان سەرکردە دەیان چالاکی سەدان گەنجی ملتەزیم و ڕێکوپێک خراوەتە مەیدان قەدری نازاندێ شەرت نییە هەموو کە جوابێ چێن ئەوانەی قەدری حورمەتی ئافرەت نازانن چێن ئەوانەی ئافرەت ئەکەنە کاڵا خەڵکێکی زۆر کەمن خەڵکێکی دەنگ بەرز و پێنەبوون
خەڵکێکن کە بە پیلانی ناحەزانی دین و شوناسی ئەخلاقی و نەتەوەی ئەم میلەتە ئەو هەڵپەرچەیە ئەکەن و ئەو ئاهەنگە ئەجێڕن. زۆر کە من ئەوانەی کە نانەوێ ئافرەتی کورد بە حورمەتی خۆی چالاک بێ، ئەیانەوێ بە بێحورمەتی ئامادەی بکەن. بۆیە جێی سەرنجە کە ئەوانە دەنگیان زوڵال بێ و خەڵکە باشە لێبڕاوەکە هەست نەکا بە بوونی خۆی. گەلی ئێمە گەلێکی موسڵمانە بە ڕێژەیەکی زۆر بەرز، تەنانەت ئەوانەش کە لەگەڵمان ناژین لە ئاینەکانی تر یا ئاینزاکانی تر لەگەڵمانە هاوڕان کە حورمەت و ڕێزگرتن لە کەرامەتی ئینسانی، کەرامەتی ئینسانی ئافرەت مەطلبێکی ئینسانیە، بەهایە و قیمەتێکی ئینسانیە. بە کاڵاکردنی ئافرەت جەریمەیەکە، بە هەر ناوێکەوە بێ. بۆیە ئێمە لەگەڵ ئەوەین کە خوشکانی ئێمە وەکو لە ساڵانی پێشوە بە هیممەت بوون بەردەوام بن و شانازی بکەن بە بەرنامە و کاری خۆیانەوە و گەرم و گورتر پلانیان ببێ بۆ ئامادەیەکی باشتر، ئامادەیەکی زۆرتر بۆ ڕێگرتن لەو یاریکردنە بە مقەدەسات و مقەدەراتی ئافرەت و هەروەها بەرەو پێشبردن و گەشەپێدانی حزوری ئافرەت لە کایەکانی کۆمەڵگە. یەکگرتووی ئیسلامی بە شانازیەوە پاراستنی شوناس و هەویەی ئاینی و نەتەوەیی ئەم میلەتە بە ئەرکێکی سەرەکی و استراتیژیەت ئەزانێ. مەسەلەیەکی تاکتیکی و تەکنیکی نییە، مەسەلەیەکی استراتیژیە و مەبدەئیە. لای ئێمە شوناس و هەویەی ئاینی و ئەخلاقی و نەتەوەیی گەلی ئێمە و پاراستنی کەلتوری ڕەسەنی ئەم میلەتە ئەرکمانە بە براو بە خوشکەوە. بۆیە خوشکانمان ڕۆڵی جوانیان بینیوە، داواکەین بەردەوام بن، بەردەوام بن لەو مەیدانە. ئێمە لە کۆنگرەی هەشتەمەوە زەختر و ڕۆشنتر وەختێ دەرکمان کرد مشکلات زۆرە و دەرکمان کرد مەسەلە سیاسیەکان وا ئاڵۆز کراوە، وا لیقن کراوە، وا ناجوانج کراوە کە لە مقابلی ئەوەوە مەسەلە کۆمەڵایەتیەکان، مەسەلە خێزانیەکان، مەسەلە ئەخلاقیەکان تا ئاستێکی زۆر دابەزیوە. لە کۆنگرەوە بڕیارماندا کە ئەولەویەت پەروەردەی خۆمان دووبارە گێڕانەوەی شکۆ و حورمەت بۆ کاری خوشکان لە کاروان یەکگرتووە و گەرمکردنەوەی ئەو استراتیژیەتەی کە هەیە ئیسلاح، بە تایبەتی ئیسلاحی مجتەمەعی لە بەرامبەر ئەو هەموو گیر و گرفتەی کە هەیە کە لە بێکاری، لە ستەمی دەسەڵات، لە ستەمی ئابووری، چاوچنۆک و برسیەکانی ئابووری، لەو هەموو دەردودایی کە پیا بووە جاری وا هەیە ئەیهێنن بە ناوی پێشکەوتنەوە، ئەیانەوێ گەلی ئێمەشی پێ تووشکەن، جاری وا هەیە بە قاچاق یا بە ڕێگەی ناقانونی خۆی ئەخزێنێتە ناو کۆمەڵگا و گەنجەکانمان لە خشتە بە. گەنجی ئێمە بۆ هەڵئەفرێنرێ، گەنجی ئێمە بۆچی ئینتیمای نەماوە بۆ نیشتیمان، بۆچی پێی خۆشە بچێ لە ئیجا و لە بەلاڕووسیا و لەکوێ نسبەتی فەوتانیشی زۆرە لەگەڵ ئەوە بەجێڵێ.
ئەو دیمەنەکە گەنجێک لەوێەوە ئەڵێ بە خوشکەکەی ئازادم کەن بڵێ بە دایکم گەردنم ئازاکە ئەوە کەشتێکەکەمان نوقمە بێ چێ وەڵامی ئەم شەرمەزاریە هاتۆ چێ بەرپرسە لەم جەریمەیە گەنجێک لەوێوە خەمی ئەوەیەتی دایکی ئازادی بکە خوشکەکەی چۆن تەلەقی ئەم هەواڵە بکە لەگەڵ ئەوەشان ناچارە مخدرات کەلتور و ڕۆشنبیری سەقەتی خەڵکان فکری ئێکسپایری وڵاتان لێرە ساغەکرێتەوە لێرە ئاهەنگ و سیمیناری بۆ ئەجێڕێ فکری سەقەتی وڵاتان لێرە بازاڕی بۆ ئەدۆزرێتەوە بەسەر دارایی گشتیەوە ئەکرێ ئێوە ئەوە 27 ساڵە فرسێکی دارایی گشتیتان وەرگرتووە نەخێر ئەو هەموو چالاکیە لە گیرفانی خۆتان و هاوسەرەکەتان و براکانتان و خێرۆمەنان ئەنجامتان داوە ئەوانە بەدەیان و سەدان ملیۆن دینار سەرفەکەن لەسەر چی لەسەر بێدینکردن و بێخواکردنی گەنجی ئێمە لەسەر هەڵڕشتنی بەعزێ ئەفکاری سەقەت و پرتوکاو کە لە وڵاتی خۆی جێی نابێتەوە یا تەواو بووە یە لێرە بازاڕی بۆ دروست ئەکرێ تەنها لەبەر ئەوەی کە یا گەنجەکان بخلافێنن یا وەکو بە ئەگەر زۆر قیمەتێکی سیاسی بینێ بۆ بەرەنگاری ئیسلامی سیاسی بە ئیسلاحی خوان ئیسلام بەبێ سیاست نقصانە ئیسلام سیاست یعنی ئیداری وڵات یعنی عەدالەت یعنی خەبات بۆ مافی ئینسان ئەوە لە جەوهەری دینی ئەمەیە لە جیاتیەوەی بێ بە لەگەڵ مێژووی خۆت لەگەڵ کەلتوری گەلی خۆت لەگەڵ دین و ئاین و شناسی میلەتەکەی خۆت ئاشنایی بکەی ئاشتەوایی بکەی بچی دین و کەلتور و فکرەی سەقەتی خەڵک بهێنی لێرە ڕەواجی پێبەی بازاڕی گەرم بکەی تەنها لەبەر ئەوەی لە شەڕێکی سیاسیە حیزبیە بەشکوو بیبیتەوە کە دۆڕاو ببێ هەر ئەوەیە دۆڕاو لەوە دۆڕاوتر کە ئەیبینین بەڕێزان ئومێد دەکەم کە کۆنگرەتان بە بڕیار و ڕاستپاردەی جوان بە ستافێکی چالاک و لێبڕاو موفق ببن و لێرەوە دەستخۆشی لە ستافی ڕابردووەکەین خوشکە فاتمە دەستی خۆش بێت تەقریرێکی کورتی کردەوە بەڵام 5-6 ساڵ چالاکی و ئیدارەی ڕێکخراوێک لە ئەم هەلوو مەرجە ناسکە خوا لێی قەبوڵکە ومێ دەکەین کە ستافی تازە هەروە سەرکەوتوو موفق بن و بتوانین کاروانی یەکگرتوو بە برا و خوشکانێەوە بتوانین ئەرکەکانمان بەجێ بێنین بتوانین لە ئاستی مەسئولیەتی خۆمان نابین و بتوانین بە چالاکی مەدەنی و دژ بە هەموو توند و تیژیەک کاری خۆمان بکەین و وەکو پەیامێک ئەیدێن بە هەموو ئەوانەی ناحەزن بە بەرنامەی کاری یەکگرتووی ئیسلامی کوردستان بە برا و خوشیەوە یەکگرتوو هەرگیز ناچێتە بەرەی تون و تیژی هەرگیز استراتیژێتی میانڕەوی خۆی بەجێ نایڵێ کاری مەدەنی خۆی بەجێ ناهێڵێ داهێنەری ئەو کارە بووە داهێنەری ئەو نەهجەیە و خۆیان مانوو نەکەن بەو
شتانەوە و یەکگرتو بەردەوامە بێ و یەکگرتو هاتووە بۆ ئەوی بمێنێ و یەکگرتو دەرمانی دەردە کۆمەڵایەتیەکانی پێیە پێش مەسەلە سیاسیەکان لە مەسەلە سیاسیەکانیشە بە ڕۆشنی وتومانە کە پێکەوەیی و برایەتی و پێکەوە کارکردن ئەساسە بۆ هەر ڕوبەڕبوونەوەیەک لەگەڵ وەزعەکانە پێش وەختە ڕامانگەیان کە بەشداری ناکەین لە حکوومەتی کابینەی بەغا بۆ ئەوەی بەڕاستی خۆمان لەو سەرقاڵی دانوستان و مفاوەزاتە نەجات بین بەردەوامین لەسەر ئەوە ئێمە بەشداری ناکەین و پەلەشمانیە و شەڕی پۆستیش ناکەین بەڵام گرنگە کە بزانن کە بڵێ شەڕی جددی ئەخلاق و شوناسی گەلی خۆمانەکەین شەڕ بە مەعنا فیزیکیەکەی نا بە مەعنا سیاسی و مەدەنیەکەی بە مەعنای ئەوەی کە ئێمە بەردەوامە بین و خوشکانمان لە پێشەوەی ئەو کاروانە جارێکی تر پیرۆزبایی کۆنگرەتان لێ یەکەم ومێ دەکەم کە موفەق بن و بەردەوام بن وەکو تەحملتان کردووە بەردەوام بن و لێرەوە سوپاسی هاوسەران و هاوکاران و خزمان کە پشتیوانتانن بۆ حزور بۆ ئەم ئەرکەی کە ئەنجامی ئەدەن و ئێمە لە قیادەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بێگومان کە کاروانەکە خوشک و برایە بەڵام وەکو قیادە وەکو بەرپرسیارەتی پشتیوانی کاری خوشکانی خۆمانین و دەستخۆشیان لێکەین و سەربەرزین پێیان و شانازیان پێوەکەین جارێکی تر سوپاس بۆ ئەم فرسەتە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه